بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەیەم ڕۆخ سەرەوە دەکەین ئایا هەناردەی نەوتێرێم دەست پێ دەکاتەوە ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم ڕاگەنداوێکی بڵاو کردوتەوە باز لەوە دەکە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بۆ هەناردەکردنەوەی نەوتێرێم ڕێکەوتون بەپێی بەرهەمی ڕۆژانە ماوەتەوە قسە لەگەڵ حکوومەتی تورکیا بکرێت سەرەوە دەکەین بەم زوانە ئەوە جێبەجێ دەکرێت چکارەکەوتنەکە لە هەفتەی مانگە ڕابردوو کرابوو تاکو ئێستنەوە تەنادە نەکراوە ئایا هەناردە دەکرێت وایە کۆمپانیەکان ڕازی کراون وایە لە ڕێگەی کام بۆریەوە ئەگەر هەناردە بکرێتەوە هەناردە دەکرێتەوە لە ڕێگەی بۆری هەرێمە یاخود بۆری کەرکووک جەیهان و لێکەوتەکانیش چی دەبێت ئەگەر دواکە نەوت تەسیم نەکرێ موچەنێت لێکەوتەکانی لەسەر بازار لەسەر ژیانی خەڵک چی دەبێت پرسان لەگەڵ بەڕێز کاک ئەنوەر کەریم شارەزای بواری نەوت قسەی لەسەر دەکەیت کاک ئەنوەر بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزان بەسەر ڕاگەنداوی وەزارەتی سامانە سروشتیەکان هەبوو ئەمڕۆ دوایەوەی کە لە هەفتەی مانگ نزیکەی مانگێک لەمەوبەر ڕێکەوتنێک کرا لە نێوان هەرێم و بەغدا لەسەر نەوت و لەسەر موچە ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ ڕێکەوتوین لەسەر میکانیزمی هەناردەکردنی نەوت بەڕێز چوونی دەخوێنیتەوە دوای ئەم جارە ڕاز بێت وەڵی من پێم وا بێت پارتیەکێتی یەک عادەتیان هەیە تاوان پارتیەکێتی ناچکە پارتیەکێتی ئەوە دوو حیزبن و ئەندامەکانیان جیاوازە وەکو حیزب ماڵی تاڵەبانی و بەرزانی حەج ئیتیفاقیە بکەن ئەوەی لە قازانجی خۆیانە بێت جێبەجێیەکەن ئەوەی کە لە قازانجیانە نەبێت جێبەجێ ناکەن ئێمە لە سەردەمی 2014ەوە لەو ڕۆژەی کە تاڵەبانی بەرزانی ئەم بۆری نەوتیان بەلوعەکەیان کردوانێ لەم ڕۆژەوە بۆ بە نەکبەتی بۆ ئەم میلەتە و بۆ بە خێر و بەرەکەت و سامانێکی گەورە بۆ ئەم دوو بنەماڵەیە ئەمەندەیان و تۆ ئێمە ڕێکەوتین لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکەوتن ڕێەکەوین یعنی پێویستە میدیاکانی هەرێمی کوردستان ئەوەندە باوەڕ بەمە نەکەن و ئەوەندە تەشویقی ئەمەش نەکەن چونکە کاکە ئەمە جارێک نییە و دوو جار نیە و سێ جار نیە تۆ کاتێکە میدیاکارێکی کەوتەبێژی حکوومەتی هەرێم مەڵێ ئێمە ڕێکەوتین بڵێ کاکە تۆ 3 مانگ لەوە پێشوا و 2 مانگ لەوە پێشوا و 4 مانگ لەوە پێشوا و 2 ساڵ لەوە پێشوا و 4 ساڵ لەوە پێش واوتووە ئێتا ئێستا هەرێک نەکەوتویت یعنی تا ئێستا هەرێک نەکەوتوی بۆیە ئێستا ئەمەی کە ڕێئەکەون ئەڵێن ڕێکەوتین فشارێکی زۆر گەورەیە یعنی ئەوەندە نەبێت لە خینی خۆیانە بێت چکە ئەمە ڕوونکەموانێ ئەم فشارەیە وا لە ماڵی تاڵەبانی بەرزانیە کات دەست لەم سامانە نەوتێهینکەن سامانە خێر و بەرەکەتە نەوتێهینکەن چونکە ئەو بۆ پارتیەکێتی نیە بەس بۆ دوو بنەماڵەیە تاو یان هیچ کەسکەنی ئەوانیشە نەکبەتێکن دوایان کەوتون چۆن خەڵک موچە وەرەگرێ ئەوانیش ئاوە وەرەگرن خۆ ئەو نەبێ ئەوان هەموو سەری مانگێ موچاونە بگرن ئەندامەکانی چێتی پارتی هەر ئەینەوە خەڵکە فەرمانبەرەکە چۆن موچە وەرەگرێ ئەوانیش وەرەگرن ئەمە ئابووری هەرێمی کوردستان ئابووری نەوەک هەرێمی کوردستان ئابووری هەموو وڵاتێک لەسەر 3 پیلەر یعنی 3 ستون وەستاوە ئەم 3 ستونە یەکەمیان خەرجی بەکاربردنە کۆنسیومەر سپێندین ئەوەیە کە خەڵک کەرتی تایبەت ئیژەکە کرێکار و چیوچی ئەوان لە کەرتی تایبەتە ئیژەکەن و موچەیە گوەرەگرن ئەمە پێوترێ و ئەو فەرمانبەرەی کە موچە وەرەگرێ مانگی ملیۆنێکی ملیۆنیەکی هەیە یەکێک بۆ خێزانەکان یەکێ سەرلاجا کڕێ چێ نانەکڕێ چێ گۆشتەکڕێ ئەمە پێوترێ خەرجی بەکاربردن ئەمە ڕۆژانە خێزانەکان پارە سەرفەکەن ئەگەر تۆ سەری ئەمە بکەی لە 3 مانگی ڕابردووە 5 و 6 و 7 فەرمانبەرێک کە ملیۆنێک دیناری هەیە کەواتە ئەم ملیۆن دینارە ئەبێت دابەشی 3 مانگکە خۆ 3 مانگکە موچەی وەرنەگرتووە تۆ بزانێت چی یعنی بزنس سایکل چی لێ هاتووە ینی سووری بزنس بازرگانی چی لێ هاتووە ئەم ملیۆنە ئەبێت دابەشی کا بەسەر 3 مانگە کەواتە مانگی 330,000 بەرەکەوێ یعنی بزانە بازار چی لێرەیە لێرە دوکان و بازار و کەرتی تایبەت هەمووی وردەوردە بەرەو داڕمانە ڕوە چونکە تۆ کۆنسیومەر سپێندین نییە ینی کەس پارە خەرج ناکا کاکە خەڵک ناچێتە چاخانەیە تەنانە 250 دینار پاری پێنیە چاخانەکان ئەگە سەیرام بکەیت چۆڵ و هۆڵن ئەمە نیشانەی ئەوەیە خەڵک ناوێ پارە خەرجکە کاتێک کە ئەمە نابێ کاتە بزنسەکان بەرەو کوێ ڕۆن بەرەو داخستنە ڕۆن کە بەرەو داخستنە ڕۆن واتە داهاتی تاچی ئەم وڵاتە هەمووی کەمەکاتەوانێ واتە هەلی کار ینی بەتاڵە ژماری بەتاڵە زیادەکە ئەمە لە سووری ئیکۆنۆمیە ئەمە پێوترێت داڕمانی گەورە یعنی ئەمە داڕمانی گەورەیە من نازانم ئەم سەرکردانەی دوو بنەماڵێ چکە بنەماڵە حکومەکەن ئەم دوو بنەماڵەیە چۆن بیرەکەن و چۆن لە دەوڵەتمەداری گەشتون و چیان خوێنە و عەقلی کوێ بەڕێوایانە بەیانی من ئالەمە تێناگەم ئەمە خەرجی بەکاربردن کەواتە ملیۆنەکە دابەشەکرێ بەسەر 3 مانگە خێزانێکی داما ئەبێ بەم 3 مانگە بژی ئەمە بزانە ئەگەر 600,000 شێوێ یعنی مانگی 200,000ەکە دەوەرە خێزانێک بە 200,000 بەڕێوە بکەیت کە یەک دنیا تۆ ئۆبلیگەیشنێ
ئۆبلیگەیشن وەکو مەرج سەپانوتە بەسەریابێ پارەی ئاو با پارەی کارە با باج و ڕوسومات و کامێرەکەی سارەکەی لێ خوڕێ بۆ نمونەگەر سارێکی علوجی پێبێ 40,000 نازان 50,000 هینی فاینی سزایەکی کامێرایە ئەمە سەرڕایم هەموو باجوشتە و لەسەرین کرد ئەو کاتە تۆ لە سێمانکەیە کاتە خەرجی بەکاربردن ئابم شێوەیە بڕوە کەواتە ئابووری هەرێمی کوردستان لە چەند مانگی داهاتوو ئەگەر ڕێک نەکەون داڕمێ کە دارما ئەو کاتە ماڵی تاالبانی بەرزانی شتێک نامێنێ بە ناوی ئەمانەوە ئەمە نقطە یەکەم نقطەی دووەم ئێمە چیمانەیە دوای خەرجی بەکاربردن هەناردە و هاوردەمانەیە تەمان هەناردەی وڵات تەمان هەموو شارێک هەموو وڵاتێک تەنانەت ئەقلیمێکیش ئەم شارە چی هەناردەی دەرەوە کات چی ئەنەرێتە دەرەوەی وڵات وەنیە لە ڕێگەی ئەوە دراوی عملەی سەعبە بێنێتەوە ناو وڵاتەکە هەرێمی کوردستان چیە بینێتە دەرەوە هەناری هەیە بینێتە دەرەوە لە هاوینە پەتاتە هەیە لە ئاکرێ بینێتە دەرەوە کاکەوەی ئەوەی ئەمانە بەسەر ئەم میلەتە هێنا و کەس نەهێناوە بەسەر ئەم میلەتەیە کاتێمە هەناردەشمان سفرە وەنیە هەناردەمان خۆچی هیچمان نیە نەوت بە قاچاق برێ کاکە خۆنەوە بۆ دووبنەماڵەکەی خۆنەوت بۆ میلەت نییە ئەرێەوە 3 ساڵە نەوتی کوردستان وەستاوە خۆ بە قاچاق ڕۆیشتووە ئێموچەیەکیان لێیاوە خۆیەک موچیان خۆ طبعا داهات سفرە وەزارەتی داراژ نابێتە سەرخەت بڵێ کاکەی تۆ ئەم هەموو تەنکەرە چی نێریت خۆمە ئەمە وەزارەتی دارایش بەپرسە لەمە ئەی تۆ وەزیری دارایی نابێ بڵێ وەرە داهات لەکوێیە تۆ 3 مانگە تۆ موچە ناوە نابێ بڵێ ئەدێک چۆن موچەی خەڵک بین کەواتە داهاتی نەوت ئەبێ وازی لەبێنی داهاتی نەوت ئیماڵی تاالبانی و بەرزانیە سێهەمیان فۆرین ئینڤستمنتە فۆرین ئینڤستمنت چییە ئەوەیە کە بیان دەوڵەتان وڵاتان کۆمپانیای بیانی لە دەرەوەی وڵاتەکە یەتە ناو وڵاتەکەی تۆوە یا شارەکەی تۆ یا ئەقلیمەکەی تۆوە ئیسیسمارەکە ئەوە بەرهێنارەکە ئەنجا ئەمە پرۆژەی خانوبەرە دروزەکە مەعامل دروزەکە هەرچیەک دروزەکە ئێمە ئەمەشمان نییە کەواتە ئابووری هەرێمی کوردستان بەرەو داڕمانی گەورە ئەڕوە لە چەند مانگی داهاتوە بەرەو داڕمانی گەورە ئەڕوە ئەوەی کە لە هەمووی گرنگترە کاکە حەکیم هیچ تەباییەک نەماوە لە ناو ئەم هەرێمە هیچ شتێک پەیوەندێک نەماوە بەیەکەوە سەیری تەبایی ئابووریکە تەبایی کۆمەڵاتی تەبایی سیاسی تەبایی کولتوری یعنی کۆمەلگایەکی وا بەرەو داڕمانە ڕۆین ئەگەر 4 مان 5 مانگیکە ئەم حکومەتە ئەم هەرچەنە من ناوی نانم حکومە دەڵم دەسەڵات ئەم دەسەڵاتە لەگەڵ عێراق ڕێگنەکەی تەمەنی درێژی بۆ چەند مانگێکی کە ئەو قسەی من ئەمە من بەرپرسم ئەگەر ڕێگ نەکەون لەگەڵ عێراقا تەمەنی درێژی 5 مان بۆ 6 مانگی کە نابێت تەخت و تاراجیان هەڵەتە چێنرێ ئەمە پشتی بە سۆ بە چی ینی ئەمە ئەمە شیکاری ئابووری وایە شیکاری ئابووری تۆ یەکەمیان جارێ کاتێکەیەتە سەر تەجوعکردن برسیکردنی کۆمەڵ بە خەڵکی خۆ کۆمەڵ تەحمل ناکات کۆمەلگا تەحمل ناکات کۆمەلگا ئەوەی کە هەیەی پێیما و مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگیکە خوددای هەرێ بێ بتەقێتوانێ تۆ چێ بەرپرسی ئەم تەجوعکردە ماڵی تاالبانی بەرزانی ڕێناکەون لەگەڵ عێراقا خۆ چێ خۆ حیزبەکانی کە نییە کەسەڵێن بۆ بەرژۆندی هەرێم وا باشە نەوتەکەی لەدەست بمێنیتەوە بۆ پێگەکەی بۆ ئابووری سربەخۆ ینی بۆی ئابووریەکێ بێ کاکە ئابووری سربەخۆ نەبوو ئەمە ئابووری ماڵی تاالبانی و بەرزانیە لە ئابووری سربەخۆوە ئێمە تا ساڵی 2014 دەوڵەت و نیویەک بووین دەوڵەت و نیویەک هیچ سەرۆگوەزیرانێک لە بەغادا نەندراوە بەبێ پرس و ڕای کورد تێگەی لە 2014ەوە کە ئێمە نەو دەنێرین بەس هەموو ڕۆژێک بەرەو لاوازی ئەڕۆین هەموو ڕۆژێ هەرێمی کوردستان بەرەو لاوازی ئەڕوە کاکە سێ شدەیە کە زۆر گرنگە بۆ پایەکانی دەوڵەت یەکەمە بێ سەرکردایەتێکی حەکیمە هەیە بێ ئێمە سەرکردایەتێکی زۆر ناحەکیممان هەیە تێگەی هیچ کەسێ لەگەڵ هیچ کەسێکا قسە ناکە لە هەموو چکە هەموو شتێکیان تێگاوە تەبایی هەموو شتێکیان تێگاوە جێشێکی بەهێزە دەبێ ئێمە جێشێکی زۆر لاوازمانەیە پێشمەرگەی داماوس 10 ساڵە موچە وەرناگرێت شەڕ چۆن بۆ ئەمانە ئاکرێ کاکە خۆمە گاڵتە نییە دوایەوە کۆمەلگایەکی واعی دەبێت کۆمەلگاکە تا ڕادەیەک واعیە من ئەڵم بەس کۆمەلگاکەشە واعی وەکو پێویست ئەم سێ پێگەیەیە کە تۆ بتوانێت دەوڵەت ڕابگرێ و هینکە ئەمەی کە میدیاکانی ماڵی تاالبانی و بەرزانی تەنها گەوجاندنی خەڵک و درۆکردن لەگەڵ خەڵکا و خۆڵکردنە ناو چاوی خەڵکەوە ئەجینا ئەمە هیچ شتێک نییە تۆ لەم سێ پێگەیە سەرکردایەتەکەمان ئەمە ناحەکیمە لە دەوڵەت و نیوەکە کوردیانین بەچی کاکە چیان لێ کردووە لە مەرێمە هیچ نەماوە لەم هەرێمە هیچ شتێک نەماوە هیچ شتێک نەماوە لەم هەرێمە ینی ئەمە ئەوەی کە ئەڵێ کەسێک کاکە پارەی پێ نیە دەرمانی خێزانەکەی بکڕێ ئەچی ئەمەلیاتیەکەی
ده 15 مليونی لێ سەنن ئەچی ئەخوێنی ده 15 مليونی تەلەبێک ده 15 مليونی تێچێ ئێتۆ ئیژ نییە هەلی کار ناڕەخسەیە گەنجێک تەواوەکە هەندەسە تەواوەکە توپ تەواوەکە دانامەزرێ هیچ شتێک نەماوە نامەرێمەیە ئەمە تەنها گەوجاندنی خەڵکە هەمووی بەرەنجامی و ئابووری سربەخۆیە بوو هەمووی بەرەنجامی ڕۆژەوەستا بەڵێ بێکاری هەژاری ئەوانە هەمووی دەرەنجامیەوەیە بەڵێ چکە ئێمە من قەت لەگەڵوانیم یعنی بەڕاستی بە دامەزراندنی خەڵک چونکە دامەزراندنی خەڵک کەرتی بودجەی گشتی بە قورسەکات ئەمەش ئەرێک لەسەر حکومەت قورسەکە بەڵام ئێمە تا 2014 هەموو ساڵێ پشکمانە بۆ لە عێراقا و تا 2014 هەموو مانگێک موچە لە کاتی خۆیان وەرگیراوە لەو ڕۆژەی کە تاڵەبانی بەرزانی سوکانەکان باە لەو ڕۆژەوە بوو بە قوربەسەری بۆ سەر ئەوان و بوو بە خێر و بەرەکەت و نیعمە و لوقمە بۆ ئەوان کاکە حاکیمجان ئەوەی کە گرنگە نازام چۆن ئەمانە بیریان لێ نەکردوێتەوە دووش دەیە زۆر گرنگە هەرێمی کوردستان دوو کێشەی زۆر گەورەی هەیە یەکەمیان کێشەی سیاسی هەیە چونکە ئێمە بەشێکین لە عێراقی فیدراڵ تێگەی بەپێی دەستوری عێراق کە تاڵەبانی و بەرزانی لە 2005 هاتوو هاواریان بۆ کرد و ڕێفۆرەندەمیان بۆ کرد دەنگ بن دەستورە وایەوانە ئەو دەستوری کە خۆیان خەڵکیان بۆ کۆ کردێتەوە خەڵکەکەی خۆیان بردووە دەنگی پێبەن بەبێوی کەس بخوێنێتەوە خۆ دەستوری عێراقی دەستوریی زۆر پێشکەوتووە من زۆر موافقیشم لەسەری چکە ئەکسەرێتی بخوێنێتەوە بە دەگمەن ینی دوو جاریشم بخوێنێتەوە نەوەگەینێک دەستوری عێراقی زۆر دەستورێکی پێشکەوتووە کاکە ئەمریکی فەرەنسیەکان و بەریتانیەکان نووسیانە و زۆر لە قازانجی کوردیش نووسیانە زۆر لە هەتا ڕۆژ ساڵی 2014 تا نەوتمان نەکرد ئەوە بۆ پێگەی کورد ئەوەندە بەهێز بووە یەک سەرۆگۆزیران لە عێراق نەیتوانێت دامەزرێ بە بەڵێ بەهۆی نەوتەوە بۆی ئابووری سەربەخۆ ئەمە کێشەکەی دروست کرد دووهەمیان چی بوو دووهەمیان لۆجستیە وتم کێشە سیاسەکە وەیە کە لە عێراق تۆ ئەبێن نەوت ئەمە داهاتێکی کاکە ئەمە مادەی 12 ئەڵێ نەفت وەلغاز وە مولک شعب العێراقی تەواو لە بەسرەوە تازاخۆ تۆی ئەم یاسایە پێشێلەکەی مادەی 12 هی پێشێلیەکەی ئەمە سیستەمی فیدراڵی لە هەرێمەکان مافیەوە نییە کە نەوت هەنار دەکەن سەربەخۆ خۆیان چۆن ئەمە لە سیستەمە فیدراڵیەکان یاخو مەسەلەی داهات و باج و ڕسوماتی تایبەت بە خۆیان هەبێ لە سیستەمی فیدراڵی کاکە حاکیمجان سیستەمی فیدراڵی ئەبێ هەموو شتێک بڕواتەوە گەنجینەی فیدراڵ پایتەخت تێگەی ئەچێتەوە گەنجینەی پایتەخت لە پایتەختەوە دابەژەکرێتەوانێ ئەیتر تۆ پێترۆدۆلارە دێ مەسەلە بۆ نمونە لە دەستورەکە هاتە بڵێن سلێمانی ڕۆژانە 20,000 بەرمی کاتە بڵێن بە چۆن ڕێەکەی دۆلارێکە بە $2 ئەمە زیادێنێ و حیسەکەی خۆش لە بودجەی گشتی بۆ ئەگەڕێتەوە ئێستا کابراایکی ئەمریکی کابراایکی بریتانی لە وێڵس ئیژەکە یا لە سکۆتلندا ئیژەکە ئینکەم تاکسەکە یاتەوە بە لەندەن بە ترێژەری لەندەن بەڵام لەندەن جارشکە تەوزیع ئەکاتەوە کابرااک لە کالیفۆرنیا و تەکساس وانە ئیژەکە ئەو باجەی کە لەسەر داهاتی تاکەکەی داهاتی کارکردنەکەیەتی ئینکەمەکەی ئەوەی کە دەستێکەوە ئەوە یا تۆچێتەوە ترێژەری واشنگتۆن لێەوە جاریشکە دابەژەکرێتەوە کاکەمە ئێمە هیچ شتێک نییە ئەمە سیستەمێکی خۆخۆیی ماڵی تاڵەبانی بەرزانی چیان بەدڵ بۆیکەن چیشان بەدڵ نەبوو نایکەن و چەند ساڵیشە هەر ئەمەیان پراکتیس کردووە ینی جێبەجێیان کردو بەس بوو نەوتەکە بەڵێ ئێستا هەندێک دەڵێن هەفتەی داهات و دەست پێ دەکاتەوە بڵێ دەست پێ بکاتەوە پێ دوای کۆمپانیای نەوتەکان ڕازی کراون چونکە باز دەکرێت زیاتر لە 60 نەوتێرن ئێستا لای کۆمپانیەکان دەسەڵاتیانەوە بەرێنیان دەکەن هەنار دەکەن یاخود نایکەن ئەمە چۆنە بڵین خۆی هەر کۆمپانیەکان کاکە زیان خۆ کۆمپانیەکان دەستیان کرد بۆی ئێمە هیچ شتێکمان بۆ نامێنێتەوە کە نۆتیشمان فرۆشتووە کۆمپانیەکانە کاکە کۆمپانیا و بەرهێنەرەکان لەگەڵ کۆمپانیا لۆجستەکانی دوو بنەماڵەکە ئەوانەی کە ئیش بۆ بنەماڵاکەن ئەمانە ئەم کۆمپانیا لۆجستیانە ئەخر ئەوەی عێراق لێ ڤەری فێرەوە یعنی زۆر حەقانی و ڕەواییە عێراق لێ کاکە من بەرمیلی لە $16 دەست پێ یەکەم و دەستهینیان هەموار کردەوە بۆ جێی ساڵی 2025 لە $16 دەست پێ یەکەم ئیندیپندنت کۆنسڵتەنت کۆمپانی ئەجنسیەک ئەهێنێ یە ڕاوێژەکە لەسەری سەربەخۆیە ئەمە جا لە ئۆپێکەوە وەریەگری لە کێوە بە موافقەتی هەردوو لا بێن ئەم کۆمپانیا ڕاوێژکاریە بێن دراسەی چێلگە بە چێلگەی نەوتی هەرێمی کوردستانەکەن ئەم بەرهەمی نەوتە چەندی تێچێ تۆ کۆمپانیایەکە هێنا کاکە یەک نمونەی زۆر چی پێڵم ڕیجێک بۆ نمونە ڕیجێک ئەوەی کە حەفارێکە لە دریلەرێکە لەسەر ڕیگەکە ڕیجێک ئەتوانی تۆ بە $30,000 بۆ نمونە 24 hours ئەو کۆمپانیانە 24 ساعتە ئیژەکە شەفتەکان 3 شەفتە 8 ساعت تۆ ئەتوانی بڵێن بە 30,000 گرتوتە وەنیە
ئەتوانی 50,000 بنووسی ئێوە تۆ ئۆڕەدی 20,000 لەویا گەندەڵی کردو وایەوانی بەڵام کە تۆ شەریکەیەکە هێنی شەریکەیەکی ئیندیپێندن هێنی ئەڵی کاکە بۆ 50,000 مەسەلە بۆ ڕێجێک بۆ 24 ساعات ئیشکە ڕێگەیە بە 30,000 ئیژەکە ڕێگەی بە 25,000 ئیژەکە ئەبێ EBD تا ئەمە earning before tax and depreciation ئەبێ ئەمە کۆمپانیایکی حەقانی بێ کاکە کۆمپانیای بێ کە شەفا بێ ئەمانە چێککە باس کۆمپانیای وودمە ماکنس شتێکیەوە ناوی کاکە خۆ مەکانزی ود مەکانزی لەگەڵ هینا دیلۆیتە بەس خۆ ئەمانە کاکە هەر چیان ناونەتێ تۆ راپۆرتەکانی نابینی سێ لاپەڕە بوو راپۆرتەکانی دیلۆی کە بڵاو کرا سێ لاپەڕە بوو لاپەڕێ بە کوردی لاپەڕێ بە عەربی لاپەڕێ بە ئینگلیزی باش ئێستا خەرجێنە و تێکە بڵین خەرجی $16 دیاری کرا ئەوە بۆ 2 مانگە وایە بە پیاسای بوجە بەڵێ لە ماوەی 6 ڕۆژە ئەگەر هەناردە دەستی پێکەدەوە ینی بۆ 2 مانگە نا کاڵێ ئێمە بە $16 یەکەم جار بۆ $16 بۆ دەست پێەکەین وە دوای 2 مانگ کۆمپانیاکەیان لە ماوەی 6 ڕۆژە بێ و تەخمیناتە بکرێ باشە بڵێن ئەڵێ تێچوونی بەرهەمێک و ئەوانە $8 تێچێ ئەوان $2کەشیان بۆ جێرنەوە بۆ دومانکەی ڕابردوش کە دەریان هێناوە یعنی ئەمە very fair یعنی بیگەڕێتەوە ئەخۆ کێشەکە ئالەمەیە کاکە ئەم هەموو کۆمپانیا لۆجستی ئەم دوو بنەماڵە ئیژەکەن ئالەمەیە بە قوربانی چاوم سکیوریتێک ببورێت خۆ بە ئەمە تاواکەم سکیوریتێک مەسەلە کۆمپانیای سکیوریتیێنە ئەمە کۆمپانیای ئێمە لیوای نەوت و غازمانەیە معاشەکەی لەسەر حکومەتی هەرێمە باشە لەولاوە عێراق معاشەکە بۆ نێرێ هاتوو لێرە کۆمپانیایکی سکیوریتی داناو ئەمە بۆچی کۆمپانیای سکیوریتی کاکە ئەگەرە کۆمپانیا بۆچڵ کاکە کوری کاکە ئەوەی خۆ ئەمان خوان ئەزان کاکە خۆمە لەوانەیە دوایی معاقبەی سیاسی لەگەڵا بکرێت محکەمە لەگەڵا بکرێت چکە ئەمەنە گەندەڵی و ناشەفافی تایە ئەگەر عێراق دەبێت محکەمەنجومەنی وەزیران لە پەرلەمان لەماوەی ڕابردوو کە پەرلەمانمان هەبوو قسەی کرد لە 822 کۆمپانیا لە بوارینەوە دیش دەکەن جا بوارە جۆرا و جۆریەکان جگە کۆمپانیەکانی زیاتر لە 800 کۆمپانیا بەڵێ ئەوەی ئەتەوە بە لۆجستی بۆ هینەکانەوە تاوە ئەی فرۆشەیەکێ دەریێنێت پێ دوایە دەست پێ بکاتەوە کوانادەکە یاخود دەگە دەست پێ بکاتەوە دەتوانن چەند بۆ نمونە ئێستا بەرهەمەکە چەندە نەوتی هەرێن کاکە حەکیمجان بەرهەم هەرچەندێک بێ ئێستا بەڵام کە تۆ ئینڤێستمنتەکەیت بۆکو من ئەوەی کە باسم کرد لە هەرێمی کوردستانە ئێستا ئینڤێستمنت نایەتە ناو هەرێمی یعنی وە بەرهێنەر نایەتە ناو هەرێمی کوردستانەوە ئەگەر بێت و ئەمانە ڕێبکەون لەگەڵ عێراق لە کاتی خۆیان پارەکەیان وەربگرن ئەمە بەردەوام پارە ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان وایەوانی ئێم کۆمپانیانە ئەتوان زیاتر وە بەرهێنان بکەن و ئەتوانن زیاتریش بەرهەم زیاد بکەن لە چەند ساڵی داهاتەوە وایەوانە بەڵام تۆ ئێستا سێریکە کاکە ئێستا هەموو کۆمپانیاک وڵای ئەمەی کە ئەمانەی کە نییە ئەبێ خەڵک بەس گاڵتەیان پێ بکە ینی ئەوە نین ئەمانە خەڵک جوان لێ بگرێ تۆ هاتوویت نەوتێ فرۆشتووە $30 ملیار قەرزارین هەموو ئیسیسماری کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستانە 11 بۆ $12 ملیار هەر ئەوەندەیان سەرف کردو ڕاگەرای فەرمی خۆیان وتیان دە بۆ $12 ملیار بەڵێ ئەوە مارسکینگ گوتی کاکە خۆ ئەو قسەکەری ئەپیکۆرە بڵێ 12 ملیاریان سەرف کردو وەرە بچۆ سەر RNS Regional News Service باشە هێنی کۆمپانیەکان کە ئەیەن بە پشکەڵگرەکانیان کە لە بۆرسەکانی عالەما ئیژەکەن باشە وەرە بزانێت چەندیان وەرگرتەوە زۆر لەوە زیاتریان وەرگرتەوە ئێستا ژەڵەن 30 ملیار قەرزارین یعنی چی کاکەمە چکە دڵ هەندێکی موچەخۆرە بەس باسی $1 ملیار کۆمپانیەکان دەکەن حەق دەستەکەی وزام $3 ملیار پارەی پێشوەختەینەوە ئەوە ئەزانی قەزدەم 4 ملیارێک بە قسەی خۆیان بڵێ ینی 3 ملیاری کارەبای قەزم ینی تۆ نەوتێ فرۆشتوە $30 ملیار قەرزاری ئەمە لە ئەزانی وەکو حساباتی چی وایە هەر هەمان عقلێتی بچووکە تۆ لە هیچ هاوکێشەیەکی بازرگانی و قانونی ناتوانانی 48 ملیار 50 ملیار بی بە شوێنێک بڵێ وەڵا 1 تریلیۆن دینارم بەرێ کاکەمە لە شوێنێکی دنیا نییە لە هیچ شوێنێکی دنیا نییە تۆ مانگانە داهاتی ناوخۆ و بگەڕیتەوە بۆ عێراق وڵات 48 ملیارەمە داهاتی ناوخۆیە بێ زەحمەت تریلیۆنە دینار 956 ملیار و تریلیۆنە فەرقی چه هیچ فەرقی نییە کاکە تریلیۆنە دینارمان بۆ بنێرە یعنی ئەمە لە هیچ هاوکێشەیەکی دنیاە نییە بەجددی ئەمە نازەمە بە چه عقلەتی بیرەکە بە چه عقلەتێکی حکومڕانیە یعنی تۆ لە مانگێکا 50 ملیار ئینڤێستەکەی
20% مارجن پروفیتەکە و 20% بە 1 تریلیۆنێ بۆ بێتەوەوانێ سامانجی دنیا 120 میلیاریاندا کاکە حەکیم 120 میلیارە بەزەخت بۆ خۆی مانکانی کە چلۆشتیان نردو وایەوانە ئێمە بەزەخت ئەمە جیاوازە کاکە ئەمە باشە کاکە تۆ سێریکە ئەمانە دۆخێکیان دروست کردووە کاک حەکیم یعنی چیان لەم کۆمەلگایە کردووە تۆ ئەڵێ سەری ئەم هاوکێشە نامەنتیقیەکە ئەم هاوکێشە درۆزنیە ئەم هاوکێشە گەوجانەی خەڵک ئەڵێ کاکە نەوت تەسلیم بکەن بە عێراق بۆ ئەوەی بودجە و شایستەی دارایی بێ بۆ هەرێمی کوردستان کەچی بە تۆڵەن جاشی بەڵام خۆی نەودەدزێ وەرە تۆ بزانێت چیان لەم خەڵکە کردو کاکە یعنی گەوجاندنی خەڵک گەشتۆتە ڕادەیەک بۆیە منوتم کاکە میلەتی بەهێز ئەبێ کۆمەلگای واعیشی هەبێ ئێستا تۆ بڵێ نەوت تەسلیم کە بڕۆ لە 1000 کەس کۆمنتی بۆ نووسن جنێ و پێیە بابە تۆ نەوتە دزی ئەخر خۆ تۆ نەوتەکە وەکو ئەی دزی بێ بە عێراق کاکە بەم خەڵکەکە و هین نەبێت چکە تۆ هەرێمەکە و بەرەو داڕمانە بێ و خۆش نقومەکەی و خەڵکەکەش نقومەکەی یعنی ئەمانە دۆخێکیان دروست کردووە واللهی نازانم هەرچەند سێری کاکەمەی ئەوانە نین 2 ڕۆژ حکومڕان بن والله بیلا 2 ڕۆژ حکومڕان کورە کاکەکەی ئەمانەی عەقلی حکومڕ ئەمانە عەقلی بچووکی بنەماڵی خۆیانەیە بەس بۆ خۆیان ئیتر ئەو خەڵکەی کە وەکو خزمەکاری خۆیان بەزوو هاوڵاتی سەیری ناکەن بەڵە وەکو بەرهەم پێشتر وتیان بۆی درۆنەکانەوە بەرهەم زۆر کەم بۆتە بەزیستە کۆمپانیای شامارانە دەستی بەکار کردەوە گەڵف کیستۆنە هەمیان بەس بزەم تاوکیف خابوورەویش 7,000 بەرمیلێکە دەستپێنە کردەوە بەڵێ ئەنیستە سەر 200,000 بەرهەم دێنێ تقریبا 280,000 بەرمیل نەوت بەرهەمەیان دێ ئێستا نەشگار هەفتەی داهاتووەگە دەتوانرێت بکرێتەوە بەوەندە ئەکرێتەوە بەوەنە بەڵە وە پارەش لە کاتی خۆیان ڕێکەوتن بکەن لەگەڵ عێراقا پارەش لە کاتی خۆیان 2 ساڵی کە 2 ساڵ و نیکە ئەتوانێت بگاتە 500,000 چکە تۆ پارە پێ بێ بەردەوام ئیسیسمارەکەی بەزووتە ئێستا فشار هەیە بۆ ڕاستکردنی نێوتەکە کێکی فشارەکە لەیان خەڵکەوەیە فشاری دۆخی بازار و خەڵک و ژیانە کاکەینە یعنی معقول نێتۆ حکومڕانی ئەم وڵاتە بیت عەقڵێ بەمە نەشکێ کە چ فشارێک لەسەر خەڵکەیە و دوای ئەوە کاکە ئەمریکا و بەریتانیا پێیان وتون تۆ ناتوانانی میلەتێ برسی بکەی لە بەروی خۆت نەوتە دزی ئەمە ئەم نقطەیە بڵێم کە ئەڵێن تەسلیمکردنی نەوت ئەمە تەنها گەوجاندنی خەڵک و فرۆشتنەوەی مووقیفە بە خەڵک کاکە نەوت تەسلیمکردن نییە نەوت ڕادەزەکەی عێراق بۆ دەفرۆشێ تۆ خۆ حەشدی شعبی نهاتۆتە سەر چێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان چێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان هەزیر دەسەڵاتی هەرێمی کوردستانایە وایە خوان ئیدارەیە ینی تۆ بەس نەوتەکە لە ڕێگەی بۆری جیهانەوە ئەینەریتە دەرەوە لەوێ کۆمپانیای سۆمۆ ئەجنسیان هەیە لێ باشە کۆمپانیان هەیە من هەموو ژە تەلەفۆنم بۆکە لەندەن و لە ئەوروپاوانەوە ئەکاکە دەستیان کردەوە بە نەوتەکە ئەرێ بوو بەچی ئەبێ بەردەوام ئەپدەیتیان کەم بزانم ئەمە چیە بێ چینە تەمان سیقەشم بەهین نییە بەمان بەم وتارانی کە حکوومەتۆمانە بڵای سیقم پێیان نییە چکە پارتیۆچێتی ئەوە نین کە دوو بنەماڵەکە پارتیۆچێتینە ئەوە نین کە سیقیان پێ بکەیت هەرەڵەم جارێ ئەبێ چاوەڕێ بکەم تا سۆمۆ کۆنفێرمیەکە کە کۆنفێرمی کرد تاکیدی کردەوە سۆمەکەوتی ئەمڕۆ ئەوە نەمانەوە دووەرگرتووە ئەنجا ئەو کاتە ڕۆژ سۆمۆ قسەی کردبوو دەڵێت تا سەیچیان ڕادەز نەکرد تاسێکیان ڕادەز نەکردەوە بەڵێ بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ قسەی کردبوو بەس جگەر لە ئەوە ڕازیکردنی کۆمپانیەکان بەکام دیارە بەکام بۆری هەناردە دەکرێتەوە بۆری تورکیا ئەوەی کوردستان جیهانە بەڵێ پێشتر کۆمپان وەزارەتی نێوتی عێراقوتی ئەوشیان تێست کردووە کەرکووک جەیهان بۆریە کۆنەکە بەڵێ بەس بۆ کرێ بۆریەکەش ئەو کاتە چکە لێرە وەختێک $9 دەڕۆی هەر لە ناو کوردستان بۆ کرێ بۆری ئەوە کێشە دروست نابێەوە چۆن جاوە خۆی ئەوە ئێستا تەبەن سۆمۆنەوتەکە ئافرۆشەوە نیە ئەبێ سۆمۆ ڕێکوتم کا لەگەڵ هینە چکە ئێستا عێراق بەرپرسە لە فرۆشتنی نەوت و ئەو شەریکاتانەی کە نەوتی هەرێمی کوردستانی ژەکڕن کۆنتراکتەکان لەگەڵ سۆمۆیە لەگە هەرێمی کوردستانە کۆنتراکتیان نەکردو لەگەڵ وزارەتی سامانە سروشتەکانە ئیتر ئەوە بێ لەگەڵ عێراقا لەگەڵ تورکیا ڕێبکەوە پێما بێ بەداوای بەرمیلی $2 $2 وەزەم داوای $2.5 ئەو کاتە توانین مفاوەزەی لەگەڵا بکە کۆمپانیای سۆمۆ مفاوەزە لەگەڵ تورکیا بکە بە چەند ڕێکەوتن ئیترە بێ بخوان ماسمی بۆ ناوخۆت چکە لە ناوخۆش خۆت دەزانی پێشتریشی لەسەر کردووی کار ڕوز نەفتە لە ناوخۆی بەڵێ وایە چۆن ئەوانیش داوای پارە ناکەن ئاخر ئەنجاخۆ ئەو سعرە خیاڵی کە خۆیان بۆ خۆیان دانابوو ئەوسا بە پێی دیلۆیت هەندێک جار $9 ڕۆشت میلێک $9 ڕۆژ بەڵەوە ڕاستە ئەوە بێ مفاوەزە بکرێ لە سەری جارێشکە خۆ یعنی ئەمەی کاڵن ئێمە ڕێکەوتنیوەچی بان و دووبیانەکاری دەوێت کاکەەوە بەلانی کەمەوە عقدا بێ دەلاپەڕێ بێ
بچن لە چەند مادە و بڕگەی نییە خۆ تۆ نابێ باوەڕکەی وەڵاوە ڕێکەوتینەوە ڕێکەوتین کاکەمانی 1 ملیۆن جار بەڵام دڵن تا گەر ڕێکەوتنێک بکرێت تا ڕەنگە تاڵبژاردن ڕێکەوتنێک بکرێت چاوەڕی سەرۆک وەزیرانێکی داهاتوو هەرەوەی تێرە چیە هەم هەر ئەمان بەس ئیژەکە ناڵم شۆرتێر من کاکە بەڵێ بە حیاتی میدیەم پلان و لۆنگ پلانیان نەبوو ئەمانە کاکە ئەمان بەس بۆ ئەو ئیژەکەن ئەمڕۆ زۆرترین پارەج کە خۆیان بە خاوەنی وڵاتە دانانێن خەڵکێک خۆی بە خاوەنی وڵات دابنێ ئاوا لە هاوڵاتی وڵاتەکەی ناکە لە هیچ شوێنێکی دنیا کاکە چەندین مەسئولی مەکتەب سیاسەکان وتوانێ ئێمە کاکە ئەوەی ئێمە بە میلەتەمان کردووە بەعس بە میلەتەکەی نەکەی ئەوە قسەی خۆیانە قسەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیەک ئەو قسەی کردووە زۆر ڕازگۆیانە ژووتی وتی کاکەەوەی ئێمە بیرمان نەبێ خەڵکە کاکە ئەمان قەت بیری کاکە خۆ ئەمە لە 16ەوە ئەم میلەتە بەدەزم دوو بنە ماڵەوە هینە بن کاکە خۆ بەردەوام ئێمە لە کارەسات و لە قەیرانە بووین بۆی بوونی ئەم دوو بنە ماڵەوە من پێشما بێتەمەنیان زۆر کورد بۆ ئیشەڵا ئەوە نەی نەماوە کورد بووە زۆر بەرەو کورتی ئێڕوە گومانم لەوەیانی بەزۆکو ئێستا نەوتی قاچاخەر بەردەوامە سەرڕای چکەوتیان بۆی درۆنەکان کەم بۆ تۆ لە کاتێکە تەنکەرەکان هیچ کەمی کردووە بۆ سنوورەکان بۆ ئێرە هەتا باسی تورکیاش دەکرێت بۆ ئەوێش بڕوا بەشێکی چکان بڕۆ هەندێک خاوەن تەنکەر لەوێ لە سنووری ئەو دی و وڵی بەپێی ڕسمیان بڵاو کردبووە گوایە ئێستا هینەکان تەنکەر نەماون کۆنتێنەرەکان بەرمیلی تیالی ئەمان کاکە بۆ دزی بۆ ڕاوڕوت و قاچاغ نییە بە هەزاران تەریقا دۆزنەوە داهێنانەکەن ئەوان داهێنانەکەن خۆوان داهێنان لە ئیندستریا ناکەن مەسەر لە AI و لە ڕۆبۆت ئیندستری و لە دیجیتال کەرەنسی ئەوانە خۆ عەقلیوانێ ئەویان نییە ئەوان تەنها ئەوەیە چۆن زۆرترین پارە لە میلەتە بدزن چۆن ئەوە دزینە ئەوە هین نییە دزیێنە تۆ بازار ژوایە ئەو پارەی کە دەڕوات بۆ دەیبن دێتەوە خۆی گەر بەهاتاتەوە بازار باش بوو خۆزگە بەهاتاتەوە بازار بڵێ خۆزگە باتاتەوە بازار کاکە ئەمان وە بەرهێنانەکان بۆ کارگەیەک بێ کێشەکە لەوە خوشتکاڵ بێ ئاژەڵداری بێ وایە ئەگەر ئەمەیان کرد ئەمان کاکە ئەوان قازانجی سەریعیانەوێ یەن وە بەرهێنان لە پرۆژەکەن پرۆژەی سیتی پرۆپەرتی باشە ڕیال ئیستیت لە بەروی قازانجەکەی سەریع کاکە ئێستا ئەزانی بەپی لە کۆڵینۆیەک 55,000 شوقە هەیە نەفرۆشەوە لەم هەرێمەیە تۆ سێمانی کەم و چەنێ ئەزانی پرۆژەی خانوبەرەکی لێ لە عەرزەکەیە داڕمێ خۆ ئەمانە بیلەوە ناکەنەوە بەس ئەمان بیلەوەکەنەوە بۆچی لە بەرێمە سەریعە عەرزەکەی بە بەلاژێن ڕێکەوتنەکەن لەگەڵ کابرای وە بەرهێنەری پرۆژەکانە حسەی خوان وەرگن و پارەکەی خوان وەرەگرن و تاویتر خۆ کابرای ڕێڵ ئیستیت ئۆنەرەکەش چی بەسەرێ مشکلەی ئەوانیش نییە مهمە ئەمان داهاتی خوان بە سەریعی بێتە جیرفانیانەوە ئەمان ینی ئەوەیە مەداکەی بینینیان ئەمەنە کورتە ئەمەنە کورتە چکە دەوڵەت مەدار نین قەت بێریشان لە دەوڵەت مەداری نەکرێتەوە لە ساڵی 91ەوە هاتوونەتەوە ئێمە لە ساڵی 91 کاکە 4-5 ساڵ بوو جەمانە بوو کاکە بودجە کەس ینی کاکە بودجە 2013 یاسای بودجە نیە تەواو لە تا 2013 هەمان بوو لە 2014ەوە ناشەفافێت گەشتە ئەوەی کە بودجە نییە کەس نازانێت ئینکەم و ئاوتکەمە چەنە کەس نازانێت لە وڵاتە بەس ئەو 50,000ێکی ئێستادانراوە بۆ بەکارهێنانی ناوخۆی بڵێ سرنج چێ لەسەرەوە چووکە نرخی بانزینەکە هەروە خۆیەتی بازرگانی بە خەڵک دەفرۆش ئەوان بۆ وڵاتانی کە وڵاتی شارزایکی باشتەیە لە نەوت پاڵپشتێنی بۆ سوتەمەنی ئەو وڵاتانی وڵاتی نەوتین کاکە خۆ عێراق ئێستا کە لیتری بانزین بە 400 دینارەوە 450 خۆ ئەوە عێراق دەعمیەکە کاکە خۆ ئێوە مەدعومە سەبسەدایزیەکەوە ئێران یعنی سەریکە ئێران و سعودی و رووسیا و وڵاتانی نەوتیانەیە دەعمی نەکەن دامی پاڵپشتی سوتەمەنیەکەن بۆی کە گران نەبێت لەسەر خەڵکەکەی تێگەی کاکە تۆ بڕۆ لە ئێرانە هینە پرکە سارێ پرکە 3,000 من 4,000 بە دیناری عراقی 4,000 دینارەکەوێ یعنی ئەوەنیان هەرزان ئەمان کاکە ناڵم ئێستا خۆ ئەمان ئەم پشەڕی 50,000 چییە من بەم لەجاتی عراق نایانەمێ چکۆ 50,000 بۆ چێ ئەو بۆ کۆمپانیەکانی بەڵێ چکە دوو کۆمپانیای پاڵەوێ کار و لاناس بەڵێ کار و لاناسە بڵێوە ئێوە بۆ چێ بۆ ماڵی بەرزانیە خۆ بۆ پارتی نییە بۆ ماڵی بەرزانیەوە من بەم لەجاتی عراق نایانەمێ بۆچی 50,000 بەرمیلە با بڕاتە دەرەوە بفرۆشە پارەکەی بڕاتەوە بودجە و جارشکە لە بودجەوە بێتەوە ناوهین خۆپیان و توانە کاکەمە وەرە بەزیتانێنێ بنزین و نەوتی سپیشتانێنەی ماڵان بەس ئەمانیانێ بۆ ئەوەی کار چۆنی بە داهاتیان دەستکەوێت چکە پێش سەربەخۆی ئابووری سەربەخۆ
بڵێن بەرمیلێک نەوتی سپی 30,000 بوو بەڵێ وایە ئێستا ساڵی ڕابردوو 104,000 بوو لە هەرێم دەدرا ئەوان قازانجی خۆیانێ خۆیان دەکرێت بە ناوی ناوخۆ وەربگیرێت و نەخرێتە خزمەتی خەڵکە و 50,000 ئەو 50,000 بەرمیل کاکە حەچین پێویستیان پێێتی خۆ تۆ کاکە کە ئیپاڵێویت کە ئیپاڵەوی 1 دنیا پارە پێیاکە خۆ نەبێ خۆ کە تۆ بە 1000 دینارەی فرۆشێ نازە مەزار 1950 بەجەنەوە نیە قازانجی لەکەن ئەمانە خۆ پاڵاوگەکە پاڵاوگەی چیە پاڵاوگەی خۆیانە کاکە خۆ ئەمە نەبێ لە وڵاتیشکەوە بیپاڵەون و یا شەریکەیە بیشی کەرتی تایبەت بێ پاڵاوگەی سەردەمی عێراق پاڵپشتی دەکەن ئەوەی قەیوانیش و کاریش ئەوەی حکومەتی عێراقیە بەڵێ داگیریان کردو کاکە چی بۆ بە کەرتی تایبەت تۆزێ دەستکاریان کردو و داگیریان کردو ینی کە عێراق کوردەوەنە بە قۆت بوو لە 2004وانەیە داگیریان کردوەمە ئەژینا خۆ ئێستا خۆیان ناویان ناوە کۆمپانیای کار و کۆمپانیای قەیوانی بۆ بە کەرتی تایبەت کەرتی تایبەتی ماڵی تاڵەبانی و بەرزانژێ بەس بەو 33 دلاری کە دەیان فرۆشت بڵێ نەوتێرم لە ڕابردوو پێی لێدوانی وەزیر دارایی بە 33 دلار چۆن کۆمپانیا قازانجی لێ کردووە چۆن دەسەڵاتدار قازانجی لێ کردووە بەو بڕەپارەیە بە بڕەپارێ ئێستا کۆمپانیەکانیش خۆتە حەز دەکەن ئەو بارودۆخە ئاوا بمێنێتەوە هەر ئاوا بیفرۆشن بۆ زین بۆچی لە بەرەوەی ڕێک کاش پارەکە وەرەگرن ئەوەیە نقطەکە کۆمپانیاکە لەسەر حەقلەکە پارەکە وەرەگرێ لەسەر چێڵگەکە ئەگەر بە بۆری بچێت هاوکێشەکان جیاوازە خوازانێ عێراقی چەکیان بۆ نووسێ و چیان نەکات و چیوەنیە فەرقی هەیەوە تۆ بە کاژەی فرۆشی ئەم کۆمپانیانە تۆ مهمە ڕێگولەر ئینکەمە هەیە داهاتێکی ڕێگولەرە دێ ڕۆژانەوە نیە ئەو چۆلەکەی ناودەسە باشترەوە لەوەی سەی لەسەردار 100 چۆلەکە لەسەردار بێ کاکە حەجیم ئەمەیە ئینەکە ئەوەیە کۆمپانیاکان ئێتەوان ماڵی بەرزانی تەژیعیانەکەن بۆ ئەوی کە ئەو ڕێک نەکەون تێگەی بربەز دروستەکەن کۆمپانیەکانیش پارێکی خۆیان وەرەگرن و داهاتی خۆیان هەیە و قازانجی خۆیان هەیە و بە پیاسای بودجەبێ دەڵێ سەرجەمە و هەژمارانەی کە پێشتر کراونەتەوە بۆ نەوت تێرێم دەبێدا بەخرین بانک بەزارتی دارای عێراق لە بانکی ناوەندی ژمارێک دەکاتەوە بۆ نەوت تێرێم بڵێ پێشتر ژماری زۆر هەبوو بۆ نەوت تێرێم لە دەرەوە بزان لە لوبنان تقریبا نزیکی 700 میلیۆن دلار ئێستا دەستی بەسەردەگیراوە لە 2019 بەشی موچێک دەکات کورێکش نەتوان ڕابێتەوە کورێک کاکە حەکیم جان پارەی هەرێمی کوردستان کەس نازانێت چی لێ هاتوو چی لە نهاتوو زانی کاکە نەوت ڕۆژی وا بۆ نەوت بە 110 دلار بۆ فرۆشراوە ڕاستە نەوت جاریە بۆ بە 20 دلار و بە 16 دلار و بەمانە کاکە کەس نازانێ ئەم پارەیە چۆن تەخشان و پەخشان کراوە پارەی هەرێمی کوردستان لە لوبنان گیراوە بڵێ ئیتر خۆ ئەمەنە داتای ناشەفافن ئەمەنە داتای بانک کاکە لوبنانێک کاکە لوبنان وڵای نازان بڵم چی بە لوبنانیانی لوبنان ئالەوانن کە چۆلەکە و بە کەناری پێفرۆشن ینی چۆلەکە نیە بە تێری گران پێدەفرۆشن تۆ ئەگەر خۆت شەفابی تێگەی ئەچی پارە حسابات لە بانقی لوبنانەکەی تۆ لێەوە نەوەی بفرۆشی ئەمە ینی تۆ کاتە خۆک لەو گەندەڵتری 140 میلیۆن دلارە ئەوەی کە لە لوبنانە لە 2019 دەڵێن بۆی ئەوە ڕاگیراوە کە ڕێگە نادرێ دراوی تر بچێتە دەرەوەی بۆ قەیرانەی کە هەیە و کورێکاکە حەکیم جان خۆی بانقەکە خۆی پارەی بانقەکانی پارەی هاوڵاتیەکانی خۆی داگیر کرد لوبنان وڵاتێکی مفلیسە وڵاتێکی مفلیسە لوبنان پارەی هاوڵاتی دیپۆزیتی هاوڵاتیەکان کە چوون لە بانقەدانەوە ئەوە چەند ساڵە هین بووە چەند ساڵە دەستی بەسەر ئەگەر لەسەر داهاتی ناوخۆش قسە بکەین ئێستا کێشەش لەبارەی داهاتی ناوخۆ لەسەر ئەوەی کە بڕەکەی چەندە ئەوان دەڵێن 120 میلیارد زۆرە و ڕەنگە لیژنە پێک بێنرێ بە پێی بڵێن داهات دیاری بکرێ بەڵام کێشاوی عێراق ئێستا دەڵێ داوای نیوەی 150 هەموو داهاتەکان دەکات ئەوانش دەڵێن پارەی ڕسومات بێ بۆ ناوخۆ بێت تەنها ئەوانەی کەی فیدراڵین سنوورەکان و پاسەپۆرت و نشینگە و باج و ئەوانە لە 150 بنێت لەسەرەوە پێ دوای بگەن بەڕێکەوتن وەڵای من وەکو باسم کرد هیوادارم بگەنە ڕێکەوتن چکە ئەگەر نەگەنە ڕێکەوتن هەرێمی کوردستان شتێک نامێنێ تەبەن هەرێمەکە هەرێمێنێ هەرێمەکە پارێزراوە خەڵکی کوردستان پارێزراوە کەس ناتوانێت دەست لە خەڵکی کوردستانەوە بە بەڵام ئیتر دەسەڵات ئەبێ بڕوا کۆتاییەت اینجا خۆیان چۆن بیری لەکەنەوانێ خۆیان بڕۆن ڕێبکەون لەگەڵینە لەگەڵ حکوومەتی عێراقا چونکە هیچ مەجالێک نەماوە داهاتی بە پێی یاسای خەرجی دارایی ئەوەی مادەی 90 ساڵی بەڵێ کارگەری دارایی ئەوە ئەڵێ ئێمە داهاتی هەموومانەوێت لە 150 داهاتی هەمووی ئەمان هەرێمی کوردستان ئەڵێن ئێمە بەس
فیدراڵەکانە دێنێ ئەوەی کە ڕسومات بڵێن مەرزەکان جاخۆ لە مەرزەکانی چ قاچاقچی ڕاوڕوو تێگەکرێ کاکەخۆ ئەمە هەمووی ڕاوڕوتە هەمووی ڕاوڕوتە ئەم دوو بنەماڵەیە دەوڵەمەنە بن و خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ قوڕەکرێ بەسەریە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی پەروەردەوە هەم لە ڕووی کولتوریەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی ئابووریەوەنێ هەم لە ڕووی تەبایی خێزانەکانیشەوانێ کۆمەلگایان دروست کرد بەرەو داڕمانی زۆر گەورە ئاڕوە ئیتر خوان ئەگەریانەیە خوان بمێنە ئەو با ڕێبکەون ئەگەر ڕێژش ناکەنەوەی ئەرەزی خوانەوان بەزەگەر ڕێکەوتن بکرێ قازانجە بۆ ئابووری بێ بۆ بازار بێ بۆ هەلی کار بێ ئێستا پێشتر چەند ساڵێک لەمە بەرنامێکمان لەگەڵ بەڕێز کرد باسی گەشەی دانیشتوانت کرد هەرێم باس لەو کرد ساڵان دەبێلانی کەم لە کەرتی تایبەت بیان گشتی بێ 150,000 هەلی کار بڕەخسێنرێ بەپێی گەشەی دانیشتوان 2.3 کەواتە ئەبێت تقریبا 130,000 تۆ بڵێ 100,000 employment growth مثلا بە population growth ئەوە نییە ینی کوڕە هەلیکاریی بۆ تۆ ئێستا تۆ پێ وایە کاکە حەکیم ئەم داتانەی حکوومەتی هەرێم بڵاویە کاتەوانێ ئەڵێ لە پرۆژەی بەتاڵە لە سلەیمانی لە ساعت دەیە بۆ نمونە ئێستا دەڵێن هەموو کوردستان سەرژمێرێک دەڵێن هەموو کوردستان 8 ئاوە هەژاری 8.9 هەژارێکە 8.9 خوان دەڵێن بێکارێکە ڕەنگە بڵێن لە دەوروبەری لە سەدا دەیە کاکە ڕاز نییەوە ئەزانی بۆچی ڕاز نییە ئەمە بەس گەوجاندنی خەڵکو و خۆڵکردنە چاوی خەڵکە تۆ داتایەکە نییە ئۆفیسێکە نییە ئەو کەسەی کە ئەمڕۆ گەنجێکە تەخەڕوجەکاوە نییە ئیشی نیە ئەبێ بڕوە لە ساڵانە 35,000 لە کوردستان بە تێگەڕا پەلەمەکە بە ئێستا بۆ بازەکە کە تۆ ئیش ناکەیت تێگەی تەخەڕوجەکەیت کاتە تۆ چی لە بازاری کارە ئەسوڕێتەوە بە دوای کارە وەنیە لە بازاری کارە ئیشی دەست ناکەی ئەبێ بڕۆی لەم ئۆفیسە خۆت تەجیلەکەی ئەڵەی کاکە من بە دوای هەلی کارە ئاگەڕێم وەنیە کاتە خۆت تەجیر کرد ئەوە تۆ ئەچیتە ناو لیستەوە ژمارەی بۆ ژمارەی بەتاڵەکان وەنیە ئێخۆمام ئۆفیسەمان نییە کاکە ئەوەی کە لە کەرتی تایبەت دەرئەکرێ خۆ ناچێت لێ خۆی ڕجسەر کا بڵێ کاکەوە من لەوێ هین بووم خۆی ئەچێ ئەگەڕێ بە دوای هینە بە دوای ئیششکا بیدۆزێتەوە ئەو ژمارانەەوە بە چاو خۆڵکردنە چاوی خەڵکە کە تۆ ئۆفیسێکە نەبوو ئێستا لە ئەوروپا و لە ئەمریکا ئەمانە ئەنیمپلۆیمنت ئۆفیسەکەیە تێگەی کە تۆ ئیش ناکەی ڕێک سۆشیال سکیوریتی پارەکە دەیاتێ بانی کە ئیشەکە ڕاگری دەزەکەی تۆ بەیش پارەکە دەوەسێتەوە لەبەرەوە هەموو مانگێک داتای جۆب کریشن چەند جۆبە هین کردووە لە وڵاتەکەیە راپۆرتەکە ئادرێ مانگانە خۆی مەشتیوامان نییە ئەمە کاکە پس خۆیان دەستەی ئامارە لە خۆیانەوە ڕقەمانە بڵاوکەنەوە تاو هەل لە خۆیانەوە ڕقەمانە بڵاوکەنەوە ئادەی چەند گەنجەیە لە خریجی زانکۆکان لێ بڕۆلیان پرسە بەیانی ئەحسایە بکە لە بەردێک سەرا لێ پرسە بڵێ کاکە تۆ لە دایرەی بەتاڵە ڕیجستەری بزان ئەزانێ دایری بە ناونووسیوە باشە دوخولێکێکمانەوە بەس جگەلەوەی کە باسی ژیانی موچە خۆران کە زۆر خراپە پێشترێمە کەسانێکمان هەبوون کە سوودمەند بوون لە چاودێری کۆمەڵایەتی ئەوانەی کە منداڵی بێ باوک ئافرەتی بێ ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان ئەوەی کە هاوسەرەکانیان لە سزنە لە 2016ەوە پارەکەیان بڕە بە پاساییەوە کە لیستەکان ڕێک دەخنەوە هاوکاریکە نەبوو مانگانە 100,000 ئەی دۆخەکە بۆوان چۆنە لە کاتێکە موچە خۆر ئەوە حاڵەتی ئەوانە کەی سەرچاوێکی داهاتیان نییە تااقەتی بڵین دەرفەتی ئەوشیان نییە کار بکەن یاخود توانیان نییە جاوە دۆخەکە کاکە حکوومەتی هەرێم ئەگەر دیراساتی هەبێ سنتەری دیراساتی هەبێ بزانێ ئەو خەڵکە چۆن ئەژی قەت ئەم ئەتوارانەی نابێت ئەوان قەت بیریان لەوە نەکردەوە کابراەک بە 200,000 دینار تێگەی بەم گرانیە کە ئینفلیشن نزیکی 4% و ئەوانەیە هەڵاوسان یعنی چی ئەم خێزانە بێت دۆخی ئابوووریەکەی چۆن بێ کاکە دۆخی ئابووری و تەبایی ناوماڵی ئەم خێزانە بێت چۆن بێت کابراەک نەخۆشی درێژخانی هەیە 50 دەرمانی هەیە ماگانە ئەبێ بیکرێت بەلانی کە مۆسێ دەرمان و چوار دەرمان و دەرمانەکانیش ئەم دەرمانە تەزویرانی کە هێن نۆگە دەرمانی ئەسلی نەکری دەرمانی ئەسلیش گران و چوانە ئەوە ئەکەوێتە سەر حکوومەتێک کە حەز بە بەرپرسیارەتی بکە حکوومەتێک کە حەز بکە هاوڵاتی هەیە نەوەک خزمەکاری هەیە ئەمانە وا بیرەکەنەوە خەڵک خزمەکار و هاوڵاتی ئەوە خزمەکار و بەردەستەی ئەوانە ئەجینا حکوومەتێک کە حەز بە بەرپرسیار من قەتیش ناڵم حکوومەتکە حکوومەت ئەبێ دیموکراسی و پارێزێ ئەبێ یاسا سەروەر بکە ئەبێ گەشەی دانیشتوان بەردەوام بێ ئەبێ هەلی کار بڕەخسێنێ ئەبێ گەشەی ئابووری دروست بکە ئەمانە هیچیان ئەمانە نین ئەمە دوو دەسەڵاتی دوو بنەماڵن هاتوون بەهێزی چەک
ظروفێک دروست بوو لە ساڵی نەوەیەکە هاتوونەتەوە خوان سەپانۆ و تەواو هیچ شتێکی کە نیە حکوومەت و شت نین کاکە کارچەنە خۆشمان بەشێکین لە حکوومەتەکە سوپاس دەکەم چاک ئەنوەرکەریم مادومان کردی زۆر سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سپاسی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ